ئەوەی کە لە سیاست مسۆگەربی ئەو سفاتانە لە دکتۆردا هەیە. دکتۆر جورئەتی تێدایە و ئەو جورەتە زۆر مهمە. طبعاً ئەو جورەتەش لەوانەیە لە طبیعەتدا و جورەتەی تێدا هەبی، بەڵام ئەو جورئەتەش لە کارەکانیتی کە پێش فترێکەوە هەستا وەکو مامۆستاش باسی کرد کەوا دیفاعی لە مچۆخۆران کرد لە بەغدا، ئەو کەوا لەوانەیە زۆربەی کەس زۆربەی باوەڕمان پێ نەدەکردەوە ئەو شتە سەر بگرێت. بەڕاستی کارێکی زۆر گەورە بوو. سەرڕای ئەوەی پاڵپشتی زۆر دەکرێت، بەس دژایەتەکە زۆر گەورەیە، احتیمالە دەسەڵات دژایەتی بکە. بۆیە هەمومان دەبی محاولەی زۆر باشی لێ بکەین، وەکو ستاندارد، وەکو شەخسی باسی شخصیەتی دکتۆر بکەین و خەڵکانیش بۆیان ڕوو بکەینەوە کە نیازی دکتۆر وەکو نیازی حیزبەکان نییە کەوا بستە پەرلەمان و دوایە خەڵک لەبیرکە متاکیدم شتی گەورەترشی لە دوا بێت.